ئەمڕۆ هە لەگەڵ یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح لە تەواوی جیهانە خوشک و برا مەسیحیەکان و لە عێراق و لە هەرێمی کوردستانیشا لەناو کلەساکانە کۆ بنەوە بۆی کە بتوانن نوێژی خۆیان بکەن و کۆمەڵە سرودی ئاینیش بڵێنەوە. لە شاری سلێمانیش لە کەنیسەی ماریوسف ئێستا خوشک و برا مەسیحەکانمان لێ کۆ بوونەتەوە. ئێمەش هاوکارمان تەرزە لەوەیە کە بتوانێت ڕاستەوخۆ کۆمەڵە زانیاریمان بات هێو و تا چەند ئەوان خۆیان ئامادە کردووە لەم ڕۆژەیە کە بتوانن چالاکیەکان بەڕێوە بەرن. تەرزاگەر گوێبستی منی سڵاو لێوێ و بەیانی و باش. بەڵێ سەرکۆ سەحەر سڵاو لە ئێوە و سەحەر بێت، سڵاو لە تەواوی بینەرانی دەستگای میدیای کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامیدا بن، هەمیشە تەندروست باش بن. بەڵێ ئەمڕۆ یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیحە. من ئێستا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە نێو کڵێسای ماریوسفم لە شاری سلێمانی هەر بۆیە خوشک و برا مەسیحەکانمان لێرە بەم ڕۆژە و بەم بۆنەیەوە چەندین یادی تایبەتی خۆیان هەیە، چەندین بۆنەی تایبەتی خۆیان هەیە. بۆیە ئەم ڕۆژ لە نێو کڵێسا چەندین بۆنی تایبەت بم یادەوە بەڕێوچوو یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح. بێگومان 25 دوانزەی هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح و ئەم ڕۆژە بەرز ڕائەگیرێت. بۆیە ئێمەش وەکو دەستگای میدیایی کورسات پیرۆزبایی خۆمان ئاراستی تەواوی خوشک و برا مەسیحیەکانمان ئەکەین لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە شاری سلێمانی کە ئێستا ئێمە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ پرۆگرامەکەمان ساز ئەکەین. دیارە بێگومان بە شێوازێکی ڕاستەوخۆش کورسات نیوز ئەم شەو ڕۆماڵی تایبەتی کرد لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستانە کە لە شارەکان لە نێو کڵەسایە چەندین بۆنی تایبەت و یادی تایبەت و نوێژی تایبەت بم بۆنەوە ئەکرا. بۆیە من ئەمڕۆ زانیاریەکانم بۆ زۆر بەڕێز قەشە ئەیمەن بەجێ ئێڵم بە زانیاری تەواو لەوە وەرگرین بە بزانین ئەمڕۆ چۆن ئامادەکاریان کردو و چۆن لێرە ئامادە بوون. قەشە ئەیمەن سڵاو لێ بێت و بەیانیت باش بێت. ئەم ڕۆژەتان لێ پیرۆزەکەم. بەیانیتان باش، جەژنە پیرۆزە بۆ هەموو لایەک بە تایبەت خەڵکی هەرێمی کوردستان بەعام و عێراق لەگەڵ مەسیحیەکان کە جەژنی لەدایکبوونی مەسیح ئەمڕۆ. سپاس بۆ جەنابەت بۆ ئامادەبوونت کە لەم پرۆگرامە ئێوە ئامادە بوون. سپاس بۆ جەنابەت. با لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ چەندین مەراسیمی تایبەتان بەڕێوە بێت. بێگومان مەراسیمەکان بە شێوازی جیاواز بەڕێوەچێت. پێم خۆشە لە زاری خۆتەوە ئاماژی پێ بکەیت مەراسیمەکان چی لەخۆگرێت، چی ئەمڕۆ بە جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ئێوە لە نێو کڵێسایە خستانات ئاڕۆ. بەڕاستی خۆی ڕێوڕسمی تایبەت بە جەژن لەدایکبوونی مەسیح هەیە، یعنی لە کتێبی پیرۆزەکانی ئەوەی کەنیسا ئێمە بەکارهێنین. بەڵام یعنی هەموو ساڵێک هەموو ڕۆژێک ئێمە ئەژین لە ئەم ژیانە ئەم ڕۆژە ڕۆژێکی نوێیە دووبارە نەبێتەوە. یعنی ئەم جەژنە فەرقی هەیە لەگەڵ جەژنی ساڵی ڕابردوو لەگەڵ جەژنەکانی تر. هەموو جەژنێک هەموو ساڵێک تایبەتمەندی خۆی هەیە. ئێوە ئەوەی کە ئەکرێت لە کاتژمێر 8 بۆ 9 ئەگەر هەڵە نەبم نوێژی تایبەتتان هەیە. پێم وا بێت خۆت زانیارەکان بخەیتە ڕوو زیاتر دروستە ئەو نوێژە چۆنی بەڕێوە ئەچێت، چی زیاتر تایە ئەخرێتە ڕوو ئەو کەسانی کە لێرن لە شاری سلێمانی خوشک و برا مەسیحیەکانمان تا چەندە ئامادەی ئەو نوێژە بوون کە پێی ئەوتێت نوێژی گەورە؟ بەڕاستی ئێمە بەپێ کللتوری یەهودیەت و دوایەوە مەسیحیەت ڕۆژێکە دەست پێ ئەکە شەوی ڕابردوو ئەو ڕۆژە وەکو نمونە 25 دوانزە کە یادی لەدایکبوونی مەسیح. ئێمە 24 کە 24 مانگ شەوی 24 مانگ کە ڕۆژ ئەنیشێتەوە کە هەتا ئەنیشێتەوە، یعنی وەکو چۆن دەست پێ ئەکە بە تاریکی ئەنجا ئەوە وەکو حساب ئەکرێت دەستپێکردنی ڕۆژێکی دواتر واتە 24 مانگ شەوی 24 مانگ ئەگەرێتە 25 مانگ، 25 مانگ دەست پێ کردووە. لەبەر ئەوە ئێمە شەوی ڕابردوو ڕێوڕسم تایبەتمان هەبوو لە کەنیسە هەمووی خەڵک سەرانسەری شاری سلێمانی لە هەمووی جگە لە ئەوە مەسیحیەکان بەعام جگە لە ئەوە میوان بەرێز کە مسلمانان و ئاینەکانی تر هاتن بەشدار بن لە ئەم مەراسیمە. کەنیسەکە پڕ بوو لە خەڵک زیاتر وابزانم لە
600 بۆ 700 نەفەر حاضر بوون لە ئەو مەراسیمە. ئەمڕۆ ئەوانە خەڵک خندێک خەڵک ناتوانن شەوی ڕابردوو حاضر ئەبن لە کەنیسا بەچی هۆکارێک ئەتوانن ئەمڕۆ وەکو یەکەم ڕۆژی جەژن ئێمە ئەم قوداسە ئەەکەین و بەیانیش قوداسمان هەیە حتا 6 مانگ 6 یەک ئێمە بەردەوام بێ ئەو مەراسیمانە خەڵک بێن بۆ کەنیسا عیبادەتەکەن نوێژەکەن ئەوە دەرفەتێکی وەکو بۆ عیبادەت یعنی بەتایبەت کاتی جەژن کاتێک نەک بەس بۆ خۆشی بەڵکو کاتێک ئینسان نزیکە بێ لە خوا گەورە. قەشە پرسیاری ئەوە بکەین ئەو دابوونەریتی ئێوە چۆنچۆنیە کە لە ناو کڵێسایە کۆمەڵک دابوونەریتی جیاوازانەیە ئێمە ئەمڕۆ کاتژمێر هەشت کە لێرە ئامادە بووین بینیمان کۆمەڵک دابوونەریتی تایبەت بە خۆتان هەبوو وەکو ئەوەی کە بوون لە نێو کڵێسایە مەبەستم ئەوەیە ئەو شێوازی بەڕێوەچوونی با بڵێن یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح چۆنچۆنی عنی بەدەر لە ئەوەی کە کۆمەڵێک با بڵێن کاری تایبەتتان کرد بە خۆتان ئەو شێوازانی تر چییە کە لە نێو کڵێسایە بەڕێوە ئەچێت؟ بەڕاستی تر نەگەیشتم مەبەستم ئەوەی کە لە ناو کڵێسایە بەڕێوە ئەچێت کە تایبەتە بە یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح چی تر لە خۆ چ شتێک ئێوە لە نێو کڵێسایە یعنی ئێمە لە کەنیسە دام و دەستگایەکی گەورەیە نەک بریتە لە قوداس و تەواو قوداس کۆتاییەت و نوێژ و خەڵک گەڕۆن بەڵام خەڵک بەبەردەوام بێن بۆ کەنیسە بۆ ئیش و کاری خۆیان ئێمە خۆڵی فێربوونی ئاینی مەسیحیمان هەیە بۆ مناڵ بۆ گەورە ئێمە وەکو زۆر یعنی چالاکی جۆرا و جۆرمان هەیە لە ناو کەنیسە شتێک تایبەت بۆ ئافرەت بۆ ئافرەتان هۆشدارکردن یعنی تەوعیەکردن بۆ ئەمڕۆ چونکە ئێمە پێویستمان بە خەڵک ڕۆشنبیر بن ڕۆشنبیری خەڵک زیابن ئەبێ ئێمە وەکو کەنیسە ئەم پرسیارەتی لەسەر ئەستوو خۆمان گرتووە کە ئەتوانین ئێمە ئەو پەیامە مەسیح ئەو پەیامە پیرۆزە پەیامی ئاشتی پەیامی خۆشەویستی پەیامی ئارامی ئەبێ بگەێنین بۆ هەموو کەسێک حتا هەموو کەسێک ئەبێ بەرێک و پێکی گەورە بێ نەک بەبێ سیستم و بەبێ یعنی چۆن ژیانی خۆی گەورە ئەبێ بەتەمەن بەڵام عەقلەکەی ئەمێنێت وەکو مناڵ. بە زۆر لە کاتە نەگرم دوو پرسیارت لێ یەکەم کە ئەمانە زۆر گرنگن لە هەرێمی کوردستانە مەسیحیەکان ژمارەیان چەنە و لە شاری سلێمانیش پێمان بڵێ ئەو خوشکوبرا مەسیحیەکانمان کە لە شاری سلێمانی دانیشتون پێمان بڵێن ژمارەیان چەنە و دوجاریش باز لەوە پێکەوە ژیانی ئاینی بکەین لە شاری سلێمانی ئێستا بابڕۆین بۆ پرسیاری یەکەم اینجاچیەوە پرسیاری دۆ ژمارەی دانیشتوانی مەسیحیەکان دانیشتوانی هەرێمی کوردستان بەڕاستی بە دقیقی نازانم بەڵام وەکو پاتریارک جنابی پاتریەک لویس ساکۆ کە خۆی پەرپرسی کەنیسەی کلدان لە عێراق و عالەم کە خۆی وەکو شتێکی تەقریبیە ئەڵێ 400,000 بۆ 500,000 مەسیحیمان هەیە لە سەرانسەری عێراق یعنی زۆربەی لە ئەو مەسیحیەکان لە هەرێمی کوردستان بێگومان و لە دەشتی مووسڵ شاری ینی بۆیە نازانین بە دقیقی نازانین چەند مەسیحی هەیە بەڵام لە شاری سلێمانی ئێمە ئەزانین 900 بۆ 1000 کەس 900 بۆ 900 کەس بۆ 1000 کەس نەک عائیلە یعنی واتە 320 عائیلە ئەو ژمارە مەسیحیەکان. پرسیارەکەی دومیش وەڵامەکەم دەستکەوێت باز لە پێکەوە ژیانی ئاینی بکەین لە ناو شاری سلێمانی و هەم لە هەرێمی کوردستانیش ئەم پێکەوە ژیانە تا چەنێ گرنگە مەسیحیەکان پەیڕەوی ئەکەن و خۆت لە زاری خۆتەوە ئاماژەی پێ بکەن. لەگەڵ ڕێزم بۆ هەندێک کەس کە خۆیان نایەنەوەی بەیکەوە ئەژینی لە ئەم شارەیە یەن دەنگی نەشاز هەیە ئەم دی و ئەو دی و بەڵام بەعام ئاتوانم بڵێم شاری سلێمانی شاری ڕۆشنبیری شاری پێکەوە ژیان خەڵک تەقەبولەکەن خەڵک خۆشەویستیان هەیە بەدڵەوە یا تەقەبولی یەکترەکەن ئەڵێ دین بۆ خۆت بۆ من نییە خوا گەورە هینی هەمومان بەڵام هینی تۆ دینی خۆت من دینی خۆم ئاستی ڕۆشنبیری خەڵک کە چەند زیاتر بێ ئەو پێکەوە ژیان قوڵتر بێ لە کۆمەڵگە. زۆر
سپاس قەشە ئەیمن سپاس بۆ وتەکانت دوا کۆمنتی تۆ چییە بۆ ئێمە بۆ تەواوی بینەرانی دەستگای میدیایی کورسات و پرۆگرامی ڕۆژێکینە مێری کریسمس جژنی دایکبوونی مەسیح پیرۆز بێ بە هەموو لایەک زۆر سپاس بۆ ئامادەبوونە دووبارە پیرۆزباییتان لێ یەکەم سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ وتەکانت بڵێ زۆر سپاس بۆ قەشە ئەیمن سپاس بۆ زانیاریەکانی کا بە شێوازێکی ڕاستەوخۆ لە نێو کڵێسای ماریوسف لەگەڵمانە ئامادە بوو جا ئێستا بەڕێزێکی تر بانگەشی ئێراکەین ئەگەر هاوکارانم یارمەتیم بن ئەو بەڕێزەی کە ویسمان لێ جوانی لێوەرگرین بابزانین تا چەندە بۆچوونی لەسەر ئەوەیە کە ئەمڕۆ لە نێو کڵێسای ماریوسف ئامادە بوو بابزانین چۆن لەم ڕۆژەیە حزوری خۆی ئامادەبوونی خۆی لێرە ڕاگەیان پەیامی چیە لەسەر پێکەوە ژیان لەگەڵ ئاینە جیاوازەکانە هەم لێرەش کۆمەڵێک خوشک و برای مەسیحی لێرە ئامادە بوون بابزانین چۆنی لە کاتژمێر چەنەوە لێرە ئەم ڕۆژەیان بەڕێ کرد بەڕێزم ئەگەر بیتە لای من سلااو لێ بێت و ئەم کاتت باش بێ ئەم ڕۆژەت لێ پیرۆزەکەم خۆت بناسیێنی بۆ ئێمە بۆ تای بینەرانی کورسات پێشەکی بە خێراتنی کەناڵتان دەکەم ئەم جژنە پیرۆز بێ بە خوشک و برا مەسیحیەکان و پیرۆز بێ بە خوشک و برا موسڵمانەکان و بە گەلی کوردستان بە تایبەتی بەڵێ ئێوە لە کاتژمێر چەنەوە لە نێو کڵێسا ئامادە بوون پێم بڵێ تۆ هەر خۆت دانیشتوی شاری سلێمانی و هەم بە خێزانیش یعنی لە ناو شاری سلێمانیان چۆنی ئەم ڕۆژانتان بەڕێ کردچکە ئێوە لە ڕێکەوتی 24 لەسەر 25 ئەم یادەبەرز ڕاگرن پێم خۆشە خۆت باس بکەی لە ماڵەوە چۆن ئامادەکاریتان کرد چۆن سەردانی یەکتریتان کرد طبعا ئێمە جژنمان شەوی 24 لەسەر 25 جژنی بەژنە بە تایبەتی زۆر لە عیلە مەسیحیەکان خێزان مەسیحەکان بەشەویان بۆ مەراسیمی قەداس زۆریشیان لەوانەیە لەبەر کاتیان نەبێ بەیانیانیان بۆ قەدەس لە سعات 8:30 دەست پێکات تا سعات 9 ئیتر شەو ئێمە شتە حازرەکەین طبعا هەموو ماڵێکی مەسیحی کە جژنیان بێ جارێ پێش موشەیە شەجەڕی عید میلاد دروست دەکەن ئەیکڕانیا دروستیەکەن دوایەوە ئیتر شەوان شت حازرەکەن کە بەیانیان خێزانەکانمان هەڵەسن چێژ لێنێن هەر وەکو کوردەواری خۆمان چکۆیمە کوردین پێشەوەی مەسیحی بین کوردین خواردنەکانتان ببوورە قسەشە بێ ئەبڕم خواردنەکانتان چی و چییە؟ والله هەر وەکو خواردنی وایە هەر وەکو خواردنی هەیە قەلەکڕێ هەیە مریشکەکڕێن وەش دەکرێت برجش لە هەر ئەوەیە و پرسیار کرد خەڵکی سلێمانی بەڵێ من لە ساڵمکەران لەدایک بووم زۆری مەسیحیەکان هەمویان هەر لە سلێمانی لەدایک بوون پێشەوە لە قەراق بوون قەراق مەسیحی لێ بووە ئێساش کەنیسەی کۆنی لێیە دێری کۆنی لێیە هەر وەکو ئەم شارە کوردی ئەم شاری نێمە ئاماژت بەوە کرد کە 24 لەسەر 25 لە ڕێکەوتی 24 لەسەر 25 ئێوە ئامادەکاری باش ئەکەن وەکو مەسیحیەکان ئەی بەڕێستان لە کاتژمێر چەنەوە لێرە بوون ئەو بەڕێزانەی کە ئێمە بینیمان لە کاتژمێر 8ەوە ژمارەیەکی یەکجار زۆر خوشک و برای مەسیحی لێرە ئامادە بوون لە نێو کڵێسای ماریوسف ئەمە لە کاتژمێر چەنەوە هاتبوون بۆ ئێرە چۆنی ئەو مەراسیمەتان بەڕێوە بێت ئەوەی ئەمڕۆ بەیانی هاتوون لە 8ەوە هاتوون بەس خۆی دوێنێ شەو قەڵباڵغ بوو لە سعات 8 شەوی دوێنێ شەو بەڵێ هەرچی عیلەکان لێرە بوون ئەسڵەن جێگا نەبوو خوشکوران دانیشن ئەمەی کە شەو نەهاتووە ئەم ڕێژەیە کاو ئەمڕۆ بەیانی هاتوون بۆ کەنیسە و بۆ زیارەتی نوێژی جژنمان چۆنێ و نوێژی بیانیانەکەن هی خۆتان کە فەرقمان نیە ئینشاءڵڵا هاتیمی مەش ئەم مەراسیمەمان بردە سەر و هەروە ئەوەی کە باوەکە ئێمە ئاماژەی پێ بکەین و هەم لە یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیحە گرنگە پەیڕۆ بکرێت پێشتیش لەگەڵ قەشە ئەیمن ئاماژەم پێکرد باز لە پێکەوە ژیانی ئاینیەکەین لەگەڵ نەتەوە جیاوازەکانە باز لە ئاینە جیاوازەکانەکەین ئێوە چۆنی هەستەکەن ئەو پێکەوە ژیانی ئاینە لە یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیحە کە ساڵانە ئێوە ئەم یادە بەرز ڕائەگرن ئەو پێکەوە ژیانی ئاینش زیاتر پتەوترە بێ وەکو قەشە ئەیمەنیش ئاماژەی پێکرد زیاتر تون و تۆڵترە بێ تو قسەت چییە لەسەر ئەوە تا چەند خێزانەکان گرنگە لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام بن ئەکیدی بە هەر لەمێژەوە لەگەڵ ئەم خوشک و برا موسڵمانانە ئاژین هەر فەرقیەوەمان نەکرد ئێمە مەسیحی بین ئەو ئیسلام بێ پێکەوە ژیانمان هەر خۆشی بۆ ئاسوودە بووین لەگەڵ یەکە و لە هەموو تعزیەکە چووی بۆ تعزیە یەکتری بۆ ئەو حەفلە چوین بۆ حەفلە یەکتری هەر بەیەکەوە ژیاوین ئەنێوەنی من ڕەفیق و برادەری موسڵمانی بەڕێزمەیە هی مەسیحیم نییە هەر باوەڕ کە هەر زۆر کەم یعنی من هەر لەگەڵ ئەم برا موسڵمان و کوردە تەعاملەکەم و تەعاملمان کردو هەمومان نگمن هەموو مەسیحیەکان
پێکەوە ژیاوین دەخوا بە زیابەیە باشتی ژیاوین لەگەڵێکە ڕۆژێ لە ڕۆژانی یەک شت ڕووی نیاوە لە سلێمانی بە تایبەتی سلێمانی ناڵم هەولێری وایە بەس هیچ شارێک بەقەدر شاری سلێمانی کوردەکانی سلێمانی مسلمانەکانی سلێمانی باش نەبوون لەگەڵ مەسیحی هەر چەنە گوناحە بڵێن مەسیحی ئیسلام نییە جیاوازی نییە لە ئێمە. ئەگەر ئەوەی کە تێبینیمان کردبێت ئەم شەو لە شقلاوە لە سۆران قەرباڵغێکی یەکجار هەبوو هەم لە با بڵێن لە شاری بەغدادیش بە هەمان شێوە ئامادەکارێکی زۆر باش کرا بوو بۆ ئەم مەراسیمە لە بەرەوەی ئەم مەراسیمە هێندە گرنگە بۆیە خوشکوبرایانی مەسیحیش بە تامەزرۆوە ئەیانویست ئامادەی مەراسیمەکە بن. تۆ بۆ چۆنت چی بوو لەسەر ئەوە ئێوە تا چەندە خێزانتان هەبوو لەو شارانی تری هەرێمی کوردستان؟ وڵی لە شارەکانی کەش هەر خزم و ناسیاومانە هەیە طبعا ئەم ڕۆژێکی زۆر پیرۆزە کە حەزەتی مەسیحە لەدایک بووە چۆن لایەوە پێغەمبەریەوە پیرۆزە طبعا هەمویان بۆ ئاشتی و خۆشەویستی و هاتوون هیوادارم هەموو ڕۆژێکمان هەر شادی خۆشی بێ لە کوردستان و لە عێراق ئینشاءالله هەرچی خۆشیەوەیە ڕێمان. با دو پرسیاری لێ بکەم ببوورە هەندێک پرسیاری زیاتریشمان کرد بەڵام تۆ بە حکمی ئەوەی کە تۆ لە شاری سلێمانی بووی هەم خێزانەکەشت لە ناو شاری سلێمانی بوون بۆیە وتم زانیاری باشی هەیە لەسەر ئەوە پرسیار بکەین خێزانەکەت تا چەندە ئامادەی ئەم مەراسیمە بوون ئایا ئەوانیش هاتن لە نێو کڵێسە ئامادە بوون؟ بەڵێ بەڕاستی ئەوان دوێنێ شەو هاتن من تۆزەی لاگمم بمتوانی بێم بۆیە خسمە بەیانیان قاستم بەیانیانیش ئەبوو ناڵێت وەرە لە بەرەوەی خەڵکی بۆ جژنە پیرۆزە مەسوولەکان و حیزبەکان ومانە لە بەرەوە من بەیانیان زیاتراتوم. ئەوەی کە هەیە ئەمڕۆژ با بڵێن لە نێو خێزانەکانە لە نێو ماڵەکانیانە چیتر بەڕێوە ئەبەن لە نێو ماڵەکاندایانە ئایا هاتوچۆ یەکتریەکەن وەکو چۆن ئێمە جژنی ڕەمەزان و جژنی قوربانمان هەیە خێزانەکان سەردانی یەکترەکەن ئێوەش چۆنی ئەو با بڵێن شێوازی بەڕێوە چوونی مەراسیمەکە گرنگی زیاتری پێ؟ ئەکی دەوانەی خزمی نزیکین ئەمڕۆ هاتوچۆ یەکەکەین یا مەسەلەن کوڕمانەیە ژنیە ناو کچمانەیە شووی کردووە هەتوچێوانەکەین یا ئەوانیان بۆ ماڵمان هەر وەکو ئێوە هیچ فەرقمانی لە عاد و تەقالید لەخوا بەزیابێ عینە سلێمانی هەر ئەوە هیچ هەر هاتوچەکەین و هەموو ساڵێ بەخۆشی بێ پیرۆز بێت هەموو خوشکە و برا کوردەکان و مسلمانەکانمان. هزار جار پیرۆز بێت. پرسیاری ئەوەش بکەین شیرینی تایبەتانەیە ئێوە کە لە یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیحە ئێوە گرنگی پێبەن وەکو چۆن خواردنەکان ئامادەکەن؟ بۆ خوای هەر وەکو ئەوە چکولێتەکەی لەوە زیاتر نییە ئیترەکە تاقلاوە بۆرمابێ ئەوێت هەراوەیە. زۆر سپاس. دوا کۆمنتی تۆ چیە دوا پەیامی تۆ چییە بۆ ئێمە بۆ بینەرانی دەستگای میدیای کورسان؟ وڵی پەیامی من ئەوەیە ئەم حیزبە کوردستانیانە ئیتر واز بێنن تۆزێک گونا هەمیلە چایەک لە میلتا بخشێنن معاش و پاشە کەوت و ئەمانە چیە بیان نەرێ بۆی خەڵک بە خۆشی بژی بە سلامەتی بژی گوناحە هەر ئەوەیە هیچیکە. دووبارە پیرۆزباییتان لە یەکەم بۆ پیرۆزبەی لە هەموومان لە هەموومان ئینشاءڵڵا بە خۆشی بەزاتێ زۆر سپاس. دەستەکانە خۆش بێ. بەڵێ زۆر سپاس بۆ ئەم خێزانە بەڕێزە کە ئەمڕۆ لێرە لە نێو کڵێسای ماریوسف بە شازێکی ڕاستەوخۆ ئامادە بوون کۆمەڵێک زانیاریان پێبەخشین. سپاس بۆ هەردوو میوانەکەم قەشە ئەیمن و ئەم خێزانش. بەڵێ ئێستا وەکو ئەیبینن نێو کڵێسا وردە چۆڵی پێوە دیارە لە بەرەوەی لە کاژمێر 8 بۆنۆ ئەوان نوێژی تایبەتی خۆیان کرد کۆمەڵێک دابوونەریتی تایبەت بە خۆیان هەبوو دابوونەری تەکەمە بەسوانەوە وەکو چۆن ئێمە ئاینی تایبەت بە خۆمان هەیە ئەوانیش زیاتر گرنگیانیا بوو دابوونەریتەی کە خۆیان وەکو مەسیحیەکان زیاتر پەیڕەوی ئەکەن بە بۆنی یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیح.